زیان لێکەوتوانی کردەوە تیرۆریستی و سەربازیەکان و هەڵە سەربازیەکان لەلایەن بەغداوە قەرەبوو دەکرێنەوە. بەو مەبەستەش لێژنەیەکی هاوبەش لە نێوان هەرێم و بەغدا پێک دەهێنرێت. بریکاری وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی هەرێمیش دەڵێت لەگەڵ بەغدا ڕێککەوتین بۆ ئەوەی قەرەبووی زیان لێکەوتوانی کردەوە تیرۆریستیەکان بکرێتەوە. دەشڵێت ئەوان ناوی تەواوی شەهیدان و برینداران و زیان لێکەوتوانی شەڕی داعش و کردەوە تیرۆریستیەکانیان لەلایە، هەر کاتێک حکوومەتی ناوەند داوای بکات پێی دەدەن. ئەمڕۆ لە چارچێوەی یاسا مزەکەرەیەکی لێکتە گەیشتن لە نێوان ئێمە وەکو وەزارەتی کاروباری شەهیدان بە نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستگای شەهیدانی عێراق کە بەڕێز تارق مەندەلاوی بەڕێوەبەری گشتی و سەرپەرشتی ئەم لیژنەیە وەکو سەرۆک و هەروەها بەڕێز دکتۆر محەممەد تمێمی کە بەڕێوبەری ڕوبەیعی کە بەڕێوبەری تەنفیزی ئەم لیژنەیە گەیشتینەوەی کە هەماهەنگی نێوان هەردوو لامان بە تەنسیق لەگەڵ دیوانی ئەنجومەنی وەزیران و پارێزگاری هەولێر ئەو لیژنە تایبەتمەندیاش لە هەرێمی کوردستان پێداچوونەوەی تێدا بکرێ دابمەزرێتەوە تەفعیل بکرێتن بۆەوەی ئەو شایستانەی کە چ بەرکەوتوانی کردەوە سەربازیەکان چ هەڵە سەربازیەکان چ کردەوە تیرۆریستیەکان لە هەر سێ سنفی ئەوانەی کە شەهید بووینە ئەوانەی کە بریندار بووینە یاخۆت بەشێکی جەستەیان لە دەستداوە یاخۆت ئەوانەی کە زەرەرمەند بووینە بە لە دەستدانی سەروەت و سامان خانوبەرە یاخۆ سیارە واتە ئەموال ملکی گواستراو یاخۆت ملکی نەگواستراو کە زەرەریان پێگەیشتیە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چوارچێوەی بودجەی 2019 بڕی پارەی دیاریکراوی بۆ ئەو پرسە دیاری کردووە بەپێی ئەو پلەبەندەی کە بەغدا دایناوە بڕی ئەو پارەی کە دەدرێتە کەسوکاری شەهیدان لەگەڵ کەسی بریندار و زیان لێکەوتووی مادی جیاوازە. طبعا هو القانون واضح، قانون رقم 57 لسنة 2000. قەبارەی قەرەبووەکان بۆ زیان لێکەوتووەکان لەلایەن لیژنە خۆجیەکان و تاوتوێ دەکرێت و لیژنە مەرکەزیەکان بەرز دەکرێتەوە. بۆ کەسوکاری شەهید سێ هێندەی لایەنی کەمی موچەی خانەنشینی دیاری کراوە کە دەکاتە ملیۆنێک و 200,000 دیناری مانگانە. بۆ کەمەندامی دەستی داعش و کەمەندامی کردەوە تیرۆریستیەکان بەپێی یاسا ئەگەر ڕێژەی کەمەندامیەکەی لە خوار 129 بوو 200,000 دیناری مانگانی بۆ دەبڕێتەوە. ئەگەر ڕێژەکەش لە خوار لە 149 بوو ئەوە 400,000 دیناری مانگانی بۆ دەبڕێتەوە. ئەگەر لێ نێوان 150 بوو تا 175 مانگانە 800,000 دینار وەردەگرێت. هەر کەمەندامێکی کردەوە سەربازیەکانیش ئەگەر ڕێژەی کەمەندامیەکەی لەسەر و 175 بێت ئەو حسابی شەهیدی بۆ دەکرێت و موچەی ملیۆنێک و 200,000 بۆ دەبڕێتەوە. لە ساڵی 2009 پەرلەمانی عێراق یاسای ژمارە 20 دەرچوان کە تایبەتە بە قەرەبووکردنەوە زیان لێکەوتوانی کردەوە تیرۆریستی و سەربازیەکان و هەڵە سەربازیەکان. لە ساڵی 2015 جارێکی تر ئەو یاسایە هەموار کراوەتەوە کە بەپێی یاساکە دەبێت هەموو ئەو کەسانی لە 23 ساڵی 2003ەوە تا ئێستا بەهۆی کردەوە تیرۆریستیەکانەوە زەرمەند بوونە حکوومەتی ناوەند قەرەبوویان بکاتەوە، بەڵام تا ئێستا بەغدا ئامادە نەبووە ئەو یاسایە لە کوردستان جێبەجێ بکات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.